بوونەما بۆ دروستکردنی دەوڵەت بە فرۆشتنی نەوت و لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە و فرۆشتنەکەشی بە یەک دەوڵەت و بەو ساڕێککە ئەو ئەوێت ئەمە پێم وانە ئەمە سیاسەتێک بێت کە زۆر خزمەتی استراتیزی دەوڵەت لە دنیادا لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دامن نەمەزراوە مێژوو چەندین فاکتەری تری هەیە کە دەوڵەت هەوە بەبێت فرۆشتنی نەوتیش دامەزراوە ساڵ خەباتی شاخ و دوایش نزیکی 20 ساڵ حکمڕانی شار و ئەمەیە هەست بە جیاوازێکی زۆر نەکەیت لە قسەکانی ئەو ئەندامە یەکێتی لەگەڵ هەر حزبێکی ترە ناسنامەیەکی ڕوون لە ناو یەکێتی تا ئێستا نەبووە ژینگەی دەوروبەری یەکێتی کاریگەری لەسەر هەبووە تا چەندیش ناوخۆی یەکێتی خۆی کاریگەری لەسەری هەبوو نازان ئێمە نووسیمانەوە بەرزمان کردوتە و گەیشتۆتە دەستیان نەخێر نەکراوە نەخێر چاوپێکەوتن لەگەڵ فەرید ئەسەسەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شەو کاتژمێر 95 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.